سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد زەلیلم بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی شەوانی ڕەمەزانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەمان لە شاری هەولێرین با بزانین خەڵکی شاری هەولێر چیمان پێ دەڵێن لەسەر مانگی ڕەمەزان چۆن کاتەکانی خۆیان لەگەڵ مانگی ڕەمەزاندا دابەش دەکەن فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاو لە خۆت سەرچاوی من چەند دڵخۆشی باتنی مانگی ڕەمەزان لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆن کات و ئیش و کارەکانی خۆت بەڕێ دەکەیت؟ وەڵای مانگی ڕەمەزان مانگێکی خێر و بەرەکەتە مانگەکە ئینسان دەبێت لەودا مانگەدا ئیسپاتی خۆی ئیسپات وجود بکە کە ئیسلامە کە وجودی هەبی لەو مانگەی لە هەموو کات و ساتەشی یعنی بەڕۆژوون بوونەکەی پێوە دیاربی و مسلمان بوونەکەی پێوە دیاربی یعنی مانگەکە وەسفی ناخرێت لە خێر و بەرەکەت و لە پاداشتی لای خۆی. چەند گرنگە لەو مانگەی هاوکاری یەکتر بکەین یعنی هاوکار بین لە ڕووی مادیبی مەحنەوی بۆ کەسانی هەژار و کەم دەرامەتەکان بەتاکید دەبێت دەوڵەمەندەکان ئەوڕۆ دەستکراوە بن زیاد دەستکراوە بن لە مانگەکانتکە بەنسبەت فەقیری بەنسبەت هەژارەکان زیاتر پاداش بدەن ئەو پاداشتە ئێستا بدەن خوای گەورە زیاتر پاداشتان دەکات چەندەها قات ئێستا زۆر باشترە ئێستا هەرکەس بە توانای خۆی گرنگەوەیە تو پاداشتەکەی لە مانگی ڕەمەزانێ زیاتر بکەی خێرەکەی زۆر زیاترە بەتاکید. زۆر جار دەبینین لە مانگی ڕەمەزان بەشێک لە ئەوانی کەسانی کە بە ڕۆژ دەموت و ڕەدەبن یعنی هەڵدەچن کێش و گرفت زۆر ڕوو دەدات دەڵێ لەسەر قسەیان ئەوە هەیە بەس من باوەڕ خۆت وەکو خۆم زۆر احتیادیمە تو یەک جەمی خواردن ناخۆی تەنها جەمەکە یعنی تو بەیانیان زوو دەخۆی نیوەڕۆکەی نەخۆی ئێوارەکەت دەبێت ئینسان تحملی زۆر بکە تحملی زۆر بی هەیە پێتێک دەچی لەبەر جغارەی هەیە جغارە لەسەر کێشەکان زۆر جار کێش و گرفت بەڵێ بەڵامە من ئەوەڵەن جغارە شتووە منە جغارە کێشەکان زۆر تەنگاو دەبن تاکید لۆوان تاسیری زۆرە بەڵام لۆ ئیمەمانان باشترین زۆر خۆراکترین هەیە تووڕە دەبی لەو مانگەی تحملمان زیاتر بێوە نیە ینی زۆر جار هەندە پیاو دەبینی کە لە ماڵەوەش بە شەڕ و هەرایە با بڵێت بێتەحمولە کە دێتە دەرێوش بە شەڕ و هەرە و کێش و گرفت زۆر ڕوو دەدات زۆر هەیە دێتە دەرێ یان ئێواران کە دەستەوە کە دەگەڕێتەوە کاتی فتارێ زۆر بە خۆشڕۆیی دەڕوا تووشی ڕووداوەکی نەخوازا بیتن زۆر ناخۆشە لەسەر خۆ بین ئەو مانگە بەخۆی مانگەی خێر و بەرەکەتە بە هەموو شتەکان ڕنگدانەوەی تێدا هەبی لە هدووی لە سەرخۆیی لە هەموو ڕۆکی ئەو مانگە بکەنە ئەوەی مانگەکانت کەش ینی هەوێنی مانگەکانت کەش بە ئەروە لەسەری بڕۆین خۆمان لێ ڕابینن زۆر باشە پەلە و عەسەبی بوون تووڕە بوون بەڕاستی نەشیاوە جوان دەستا خۆش چاوی من سەرچاوی من سەرچاو. سڵاو بەخێر بێ. چەند دڵخۆشی بە بۆنیاتنی مانگی ڕەمەزان؟ زۆر دڵخۆشم بە هاتنی مانگی پڕڕەحمەت و نور و بەرەکەت. مانگی ڕەمەزان لای تۆ چ دەگەێنێت چ جیاوازیی هەیە لەگەڵ مانگەکانی دیکە؟ جیاوازی زۆرە لەگەڵ مانگەکانی دیکە لەبەرەوەی مانگێکی ڕەحمەت و بەرەکەتە مانگێکی پڕ خێر و خۆشیە مانگی تاعات و عیبادەتە. لە مانگی ڕەمەزان چەند گرنگە هاوکاری کەسانی هەژار بکرێت؟ بەتاکید مانگی ڕەمەزان زۆر گرنگە هاوکاری هەژاران بکرێت چونکە یەک خۆی لە ئەرکە گرنگەکانی ئەوەیە کە تۆ بە ڕۆژی دەبی هەز بە برسێتی بود نەکەی هەز بکەی کە خەڵکانێکانە نان نییە بخۆن فەقیرن هەژارن ینی خۆت بێتە پێشاوە گەر تۆ لە شوێنی ئەو دابی ینی خەڵکانێک زۆر لە هەموو مانگەکانی کە لە مانگی ڕەمەزان زیاتر یارمەتی هەژاران دەدەن. پێت وایە لەو مانگی هەموو کەسێکی یەکسان دەبێت؟ بەڵێ بەتاکید ئەو کەسێک کە مانگەکە بقۆستەوە بۆ خۆی بیر بکاتەوە لە قیامەتی بیر بکاتەوە لە ڕۆژێکی هەیە ئەم دنیای بەجێ دێڵێت بەتاکید خۆی بە یەکسانی دەبینێ لەگەڵ هەموو کەسانێک بەڵام ئەو کەسانیان ئەو تەبەقەی کە
هەر بڵێت ئەمن هەمە و هەر لە تەباقەیەکی بلند سەیری خۆی بکاتەوە خوارەوەی خۆی نەبینی بە تاکید نابینی کە یەکسانبی هەموو کەس وەک یەک. باشە حەست پێ نەکردووە لە مانجی ڕەمەزان بەشێک لە دوکاندارە یاخود کاسبکارەکان بە دەرفەتی دەزانن بۆ گرانکردنی نرخی کەلوپەلەکان شتومەکەکان بە تاکی زۆر بەداخەوە لە کۆمەلگای ئێمە لە هەموو حاڵەتێکی ئاوها لە هەموو بۆنەیەک بە تایبەتی لە مانگی ڕەمەزانیش زۆربەی توجارەکان یان دوکاندارەکان ئەو هەڵە دەقۆزەوە شتەکان گران دەکەن لەسەر خەڵکی چونکە خواست زیاتر لە سەرەتی ئەوانیش بۆیان بە فرسەتێکە گرانی دەکەن خەڵک هەردەی کڕێ هەرزان بیان گران بێ بەڵام بەداخەوە. باشە چی دەڵێ لەسەر تووڕەبوون زۆر جا لە مانجی ڕەمەزان زۆر خەڵک تووڕە دەبێت با بڵێ زۆر کێشە و گرفت خاسەم بە پێشبەرە بانک ڕوودەدەن وایە حاڵەتێکی زۆر دەگمەن وام من بەڵام بەداخەوە حەزیش ناکەم وابم خەڵکانێکی زۆری شوانێ ینی لەدەم برسیابوونی خۆی تۆڕە دەبێت بەڵام خۆی یەک لەوانەوەیە کە مانگی ڕەمەزان تۆ تووڕەبوونەکەت کۆنتترۆل بکەیت زاڵبی لەسەری بۆ نمونە من و کاک ئەو برادرم بەیەکەوە کاگازار کە بەیەکەوە داهاتین بۆ ئێرە حاڵەتی کاتەوە پێشمان دوو برادر دوو سایق دامی کردبوو دامەکە شتێکی زۆر بەسیت بوو یانی شتێکی وانە بوو یار هەر کشێ با دەیوت ئافی دەکرد با بڕوات چونکە زۆر بەسیت ویست نەبوو ئەم کابرای کەم مخالف بوو تەرەفی دووەم عفوی نەدەکرد دەیگوت قەت عفوت ناکەم یان بۆم چاکەیتەوە یان تەخدید بێ ئەم هاوڕێکەی دی برادەرەکەی دی گوتی کاکە وەڵڵا یەک دینار لە ژیرفانم نییە ئەوەی یەکەمیش کە زەڕۆی بە سارگەی هەتو بوو زۆر تۆڕە بوو ینی نەدەکراوە تۆڕە بە هەر لە بەرخاتری ئەم مانگە بە عفوی بکرد چیەقەی باشە یانی ئەو مانگێکی کە لە پێناو خودا و لێ بوردەی بین بە تاکید چونکە هەموو کار و کردەوەکان بگرە یەک بە 10 یەک بە 100 یەک بە 1000 وانە زۆر بەخێر بن سەرچاوم زۆر بەخێر بێت. سڵاو لە جەناب زۆر بەخێر بێ. چەند دڵخۆشی بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان چۆن کاتەکانی خۆت کاتەکانی کارکردنی خۆت دابەش کردووە. سەرەتا بە بۆنەی هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستان و مسلمانانی جیهان بەگشتی دەکەم وەسڵاو ڕێزم بۆ جنابتانێ لە جەنابیشتان پیرۆز بێت هیوادارم ئەم مانگ تەمایی بەختەوەری و خۆشی و فەرح و دڵنەوایی و دڵ ئاسوودەیی بۆ هەموو لایەک چونکە بەڕاستی مانگێکە تایبەتمەندیەکی زۆر جیاوازی هەیە ئەم مانگە لای خۆی گەورە تایبەتمەندە بۆی ئێمەی بەندەکان دەبێ جیاوازتر بڕوانینە ئەم مانگە چۆن تۆگەر 11 مانگ هەندێک شت بۆ تۆ ئاساییە هەندێک ڕفتار هەندێک ڕزوکەوت لەوانەیە بۆ تۆ ئاسایی بێ ئەنجامی بدە بەڵام لەم مانگە دەبێت جیاوازتر بێ لەو ڕوانگەیەوە ئێمە دەبێت خۆمان یەکلا بکەینەوە بۆ ئەم مانگەوە پێش وەخت ئامادەکاری تەواومان بۆی کردبێ و مانگی ڕەمەزان جیاوازەکەی لە زۆر بوعدەوە هەیە بەڵام من زیاتر لەو بوعدەوە دەبینم کە ڕەمەزان ئەگەر گۆڕانکاری بەسەر خود بەسەر ڕفتار بەسەر هەڵسوکۆت بەسەر ئەخلاق بەسەر تێڕوانین بەسەر بیرکردنەوە بەسەر هەزری تۆدا نەهێنا کەواتە من هەست ناکەم تۆ ئامادەکاریت بۆ ڕەمەزان کردبێ من پیرۆزبایی لەو کەسانە دەکەم کە ویژدانیان ڕۆحیان دڵیان ئاسوودەیە بۆی کە یارمەتی خەڵک بدەن ئەو بازرگانانەی کە لە مانگی ڕەمەزاندا مساعدەی خەڵک دەکەن ئەو خاوەنکارانەی کە لە مانگی ڕەمەزاندا یارمەتی کارمەندەکانیان یارمەندی ئەو کەسانە دەن کە لە بەردەستیان کار دەکەن پیرۆزبایی لە هەموو ئەوانە دەکەم کە ویژدانیان بەو مانگە ئاسوودەیە پیرۆزبایی لە هەموو ئەوانە دەکەم کە دڵیان بەو مانگە ئاسوودەیە و پیرۆزبایی لەوانە دەکەم کە بەڕاستی نەک تەنها بە زوبان و بە زگ بە ڕۆژون بە جەستە و بە ڕۆح بە ڕۆژوو بن ئەگەر بڕیار بێتۆ تەنها بە زبان و بە ورک با بڵێن خۆت برسی و تین و بکەین کەواتەوە تۆ بە ڕۆژوونی هەر خۆ برسیکردنە و پێی ناڵێن بە ڕۆژوو بوون بۆی لەو چوارچێوەیە داوا دەکەم بەڕاستی هەموو خەڵک و بە تایبەت گەنجان زیاتر پش و درێژ بن زیاتر خۆڕاگر بن زیاتر ئارام بن و زیاتر چێش لەم مانگە وەربگرن وە کاتەکانیان بە شێوەیەکی جیاوازتر دابەش بکەن یعنی معقول نییە تۆ ئەگەر ڕۆژانی پێش ڕەمەزان تا 1 نیوەڕۆ 2 نیوەڕۆ خەوتی بێتی ئێستا تا مەغریب بخەوی بۆی ڕۆژەکە بڕێ بکە ئەمە پێی ناڵێن کات دابشکردن بەڵکو ئەمە کات بەڕێکردنە ئەمە با بڵێن لە کۆڵکردنەوەیە گرنگەوەی لەم مانگەدا ئێمە کاتەکان بە شێوەیەک دابش بکەین کە هەم
بەشی خەوی لێ بدەین هەم بەشی زیکر و تاعاتی لێ بدەین هەم بەشی کار و چالاکی لێ بدەین هەم بەشی ئەوەشی لێ بدەین کە ئەگەر تۆ کار و کەسابەتێکت هەیە خەڵکێک لە دەرەوە چاوەڕێی تۆ بژێوی لە دەستۆیە هاوکاریان بکەی و بەو شێوەیە ئەمە کاتەکانمان دابش بکەین. کە دەبینی لە مانجی ڕەمەزان زۆرجار نرخی کاڵە و شتومەکەکان گران دەبێت تۆ چی دەڵێ لەسەر؟ بەڕاستی دیاردەیەکی زۆر قێزەونە زۆر ناشرینەوە زۆر بێتامە و زۆر جاریش دووبارە دەبێت ینی لە هەموو مانگێکدا و پشتە دووبارە دەبێتەوە بەڕاستی ئەو کەسەی کە کاڵا گران دەکاتەوە یانە ئەو بازرگانەی کە کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی ڕەمەزان بەنرخێکی گرانتر دەفرۆشێ وەک لەوەی پێش ڕەمەزان بەڕاستی ئەمە بە بڕوا و بە قەناعەتی شخصی خۆم ئەو کەسە تاوانبارە دووجار تاوانبار یەک لەبەرەوەی کاڵاکەی بە گرانتر فرۆشتووە دوو مانگی ڕەمەزانی قۆستۆتەوە بۆی فێڵ لە خەڵک بکە بۆی داهاتێکی ناشەرعی پەیدا بکە بۆیە من لەگەڵ کاراننی وەداوا دەکەموانە بە خۆیان دابستنەوە. چی دەڵێ لەسەر تووڕەبوون زۆرجار کەسان لە کاتی بە ڕۆژووبوونەوە کە بە تایبەر وەختی فتار پێش بەربانگ زۆر تووڕۆ هەڵدەچن باڵێن کێش و گرف زۆر ڕوودەدەن لە نێو خەڵک. بەڕێی من خۆی تووڕەبوون لە ئەسڵدا تەبعێکی ناشرینە قێزەونە حەق نییە مرۆڤ تووڕەبێ لە کاتێکدا ئاسایی ئەگەر جاروبار مەسەن بە هۆکارێکی دیاریکرا و تۆ هەڵچوونێکت هەبێ بەڵام ئەو هەڵچوونە کاریگەری نکاتە سەر دەوروبەر کاریگەری نکاتە سەر ئەوەی دڵی کەسێک بریندار بکەی دڵی کەسێک بشکێنی خوا نەخوازە منداڵەکەتە هاوڕێکەتە کەسێکی نزیکتە دایکتە باوکتە و بەتایبەت لە ڕەمەزانیشدا ئەمە دیاردەیەکی زۆر ناشرینە هیواداری نەمێنە چونکە سروشتی ڕەمەزان وایە کاتێک تۆ ینی هەموو کەس پەلەیەتی لە ڕەمەزان نازانم بۆ وایە بەتایبەت کاتی ئێواران دەتەوێت زوو بگەیتەوە ماڵێتر لەو کاتە هەموو خەڵک دەیەوێت زوو بکاتەوە ماڵ قەرەباڵغێکی زۆر دروست دەبێت تۆ گە لەو کاتانە خۆڕاگر نەبی بش و درێژ نەبی لەوە دەچێت تووشی حاڵەتێکی نەخوازرابی لەوە دەچێت تووشی کێشەیەکی گەورە بێت تووشی گرفتێک بیان لەوە دەچی لانیکەم بەهۆی قسێک بەهۆی هەڵسوکەوتێک بەهۆی ڕفتارێک تۆ لانیکەم ڕۆژوەکە لە دەست بدەیت بۆیە تا خۆمان بگرین تا پش و درێژ بین بەتایبەت لە مانگەدا هێشتا کەمە. وەکو خۆت لەسەر خۆت خۆ تۆڕێ من ئاسایی هەموو مرۆڤ تووڕە دەبێت منیش جاروبار هەڵچوونێکم هەیە بەڵام من وعدم بە نەفسی خۆمدایە لە پێش ڕەمەزان وعدمدایە ینی من دوێنێکە پێشەوەی ڕەمەزان دەست پێ بکەین بڕیارمدا کە من بە هیچ شێوەیەک تووڕە نەبم هەند چەند بڕیارێکمدا یەکێک لەوان ئەمانە بوو کە تووڕە نەبم بڕیارێکی دیکەشم داوە کە دڵی هیچ کەسێک نەڕەنجێنە مەگەر هەڵەشم بەرامبەر بکرێ مانگی ڕەمەزان زیاتر پەیڕەوی دەکەم تووڕە نابم و کاردانەوەی خراپ ناوێ بەرامبەر بە کەس و هەتا لە دەستم بێ مەرج نییە بە پارە بەڵام بە نەفس بە قسەی خۆش کەلیمەت و طەیبەت و سەدەقە یان بە هەر شێوەیەکە لە توانامدا بێ هاوکاری دەوروبەرەکەم دەکەم. زۆر سپاس خوا بەخێر بێ سەرچاو. ئازی گیان ماندوو نەبن وەی سەرچاوم بێ بەخێر بێ سەرچاوم. ئازی چەند دڵخۆشی بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزان لەگەڵ مانجی ڕەمەزانی چۆنی شوکارەکانی خۆت ڕێک وەڵا لەو خوددایە بە زیادبی بەخێراتنی مانجی ڕەمەزان دەکەم مانگەشی خێر و بەرەکەتە ئینشەڵڵا لۆ هەموو کوردستان و هەموو دنیاە. چۆن کاتەکانی خۆتی شوکارەکانی خۆت ڕێکت کردووە زیاتر شەوان کار دەکەی یاخود بە ڕۆژ؟ من بە ڕۆژ کار ناکەم وڵا بەس بە شەوان کار دەکەم هەتا چواری بەیانی هەتا مەلا بانگ دەدا من لێرە ڕاوەستەمە هیچ دەکەم. شوکارەکان ماندوو نابن؟ ناوەڵا خوا بە زیادبی زۆر پێم مرتاحین دەبا ئەو مانگە پیرۆزەی لەو مانگی چەند گرنگە خەڵک هاوکاری یەکتر بکەن سیلەی ڕەحم زیاتر بێ ئەو کەسانی کە چینی کرێکارن هەژارن دەوڵەمەندەکان هاوکاری بکەن. جانەکەم ئەو مانگەکی پیرۆزە کابراایکی زنجین دەوڕەمەند کە ئەوەی فەقیرەکی کرد ئیمداداتێکی دایە ئەو فەقیرە زندی دەکاتەوە کەس هەیە دەست لە خێر و ئەوەی خوا و پێغەمبەری لابدا ئەوە مانجی خێر و زەکاتە ئەو مانگە پیرۆزە. پێت باشە خەڵک هاوکاری یەک چۆن بە قوربان دەبمە ئەگە ئەو مانگەی هاوکاری نەکە کەی هاوکاری دەکا کەس لەگەر خۆی دەبا چەند ئاگایان لە فەقیران هەبیتن ئێوە لە خوای بەزیادبی کوردستان دەوڵەمەندیگە لە زۆرە هەزاران فەقیریشمان هەیە ئەو مانگە پیرۆزە مساعدەیە و عالەمەی بکەن عالەم هەموو زندی دەبتەوە. چی دەڵێ لەسەر تووڕەبوون زۆرجار خەڵک دەبینی لە مانجی ڕەمەزان زۆرجار تووڕە دەبێت بە تایبەت پێش بەربانگ تۆ ژوای وەڵا تۆ نەختێک تۆ زۆر نا ئەرێ وەڵا چی دەڵێ بەوانەیە کە بەردەوام تووڕە دەبێت؟ ناوەڵا زۆر شتی ناخۆشە بەردەوام کابرا تووڕە بێت ئەو ڕۆژە ئەو لە بۆ ئەو خوددایە گەورەیە دەیگیری تووڕەبوونی ناوێتن بەس دەبێ بەشەر وەکو حالەتێکی ئەحساب
دار بەدار ئەگەر برسی بیان تێنی دەیگرێتن کاتر ئەوانەی کەسانی وایان بەسەر دێ جغارە کێشن وایە ئەوەی جغارە چێشن من 51 ساڵ جغارە دەخۆم 51 ساڵ بەڕێ بەخوا 51 ساڵە من جغارە دەچێشم بەس حسابەکەشم وان نیە تۆ ژووکەکە دار بەدار ئەگەر ئیشماندی بووم تووڕە دەبێت ئەرێ وەڵڵا هەر قال بساق بەعازی تاوت ماڵ دەکەم مەمنون دەستان بەخێرە کەناڵەکەشتا دەکەم لەبەر ئەوەی کە ئێوە داوای لەسەر فەقیر قسە دەکەن ئەو عالەمە چەندی دەستی فەقیر بگری خوددا ڕزگاری دەکاتن. چی دەڵێ لەسەر هاتنی مانگی ڕەمەزان لەگەڵ مانگی ڕەمەزان چۆن کاتەکانی خۆت دابەش دەکەیت؟ والله مانگی ڕەمەزانی زۆر خۆشە مانگی ڕەمەزانی بهتری مانگە لە کنمە باش چەند گرنگە لەو مانگەیە خەڵک هاوکاری یەکتر بکات والله خێرەکە زۆر گەورەیە ئەو مانگە بهترین مانگە هەم لۆ خێری هەم لۆ قسەیکردنی هەم لۆ هەموو تشتی پێت باشە تەنها لە مانگی ڕەمەزان خەڵک هاوکاری یەکتر بکە یاخود لە مانگەکانی لە هەموو مانگە هەموو مانگی خدا بەسا مانگی خدا نیە هەموو مانگ شعبانە ڕەجەبە ڕەمەزانە ئەوە مانگەنە لەمە مسلمانە واجبە کەم یارمەتیە هەو بدەن گەل هەو بن لە هەموو ڤاڵۆتێکی نا ڤاڵۆتە باش زۆرتا لە مانگی ڕەمەزان لە کاتی ڕۆژی گرتووندا تووڕە دەبن تۆش تووڕە دەبی؟ ناوەڵا من قەت تورە نابم لۆ تورە بم چ بیت؟ با بڵێن دەڵێ وەکوە کابرا حەزی دەستە جغارێ توێنی دەبی برسی دەبی دێتە دەرەوە لەسەر هۆڕنەک لێدانێک یاخود لە تروفلایەتی تووڕە دەبی کێش و گرفت ڕوودەدات تورەبوون تشتێکی نەزەری من جوان نییە مەسەلەن تورابی بچ بیت دڵجی لە ئەوێ بیت لە مەسەلە مانگی ڕەمەزانی یەک مانگە ڕۆژی بی باشترە حتا مەسەلەن بێبی پێت وایە مانگەکی دەبێت تەحمل بین لەگەڵ یەکتری باش بێت تحملت گە زۆر زیاد بیت دلت نەچتە لە جغارەی ئاوی یەک مانگە بەس مانگێکە خۆ هەموو ڕۆژی نییە مانگی ڕەمەزان بێتاقەتت ناکە لە کاتی کارکردندا با بێتاقەتت دەکا بەس خۆشیەکە لەو خۆمە و هەم لۆ تەندروستی خۆشمان زۆر باشە لێ قەت فکر لەوەی ناکەینەوە ئایا بێتاقەت میان بێتاقەت نەبێ هەموو هەدەفەکەمان ئەوەیە بگاتەمە لای مەغریبی وەلای بانگدا و ڕۆژەکانمان بکەینەوە فتار بکەینەوە ڕۆژانە دەیتە ئیسکان لێرە دەمینێت و شەوان دەردەکەویت یا بەڵێ بە تاکید شەوان لە مانگی ڕەمەزان بە شەوانە بەڵام ڕۆژەکانی کە زووترات دەوری سەعات 3 لۆ 4 هەڵێرە بە دیار دەکەوین لەگە برادەران تقریبا تا سەعات 11 هەلا خۆشەکانی خۆمە بەڕێ دەکەین باشە لە مانگی ڕەمەزان دەبینین بەشەشی زۆر خەڵک گازدەی لەوە دەکەین نرخی خواردن و خواردەمانیەکان گران دەبێ وەکو خۆرمایە تورشی و شیرینەمەنیەکانە بەڵێ لەوەی دەگەڕێتەوە سەر زەمیری ئەگەر ئەو کەسە زەمیری هەوی لەو مانگە پیرۆزەی ئەسڵەن دەبی شتەکان دابەزێنین نەک شتەکان بەسەر بخین دیارەوانە خۆی ناناسن لێ ئیشەی دەکەن بەرامبەر ئیسلام و کورد ئەم پێت باشە هاوکاری خەڵکی هەژارەکان بکرێ بە تاکید دەگەر ئەو شتە بکرێ هەم لۆ خۆی و هەم لۆ قیامەتیش باشە ینی چاوەڕە دەکەن لە خەرچی و ئیشەی بکە بەرامبەر فەقیر و هەژارانیش چیمان پێ دەڵێ لەسەر تووڕەبوون زۆر جا لە مانگی ڕەمەزان خەڵک تووڕە دەبێت تۆ دەڵێ چی وڵای زۆزعش زۆر خراپە بالفعل لە جاری وایە برسیتی کار دەکاتە سە تووڕێ خرج بەس ئەگەر خۆیان هادی کەنەوە شتێکی زۆر باش دەبیت تۆ دوات بەسەر هاتوسی جارێک بەڵێ بە تاکید بەس هەر فکر دەکەینەوە بە ڕۆژی نەدنێ لێگەرە با ڕۆژێکەمە بەتار نەبی باشتر نەکۆمە بە تووڕێ هەر ڕێژی چەند دڵخۆشی سەرتا پێشەشی بەخیراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر سپاسمە و پیرۆزبای خۆم ئاراستەی گەلی مسلمانان دەکەم و داواکارم لە حکومەت و لایەنە پەیوەنددارەکان لەم مانگە مبارەکەدا چاوەک لە فەقیر و هەژارەکان بکەن
ینی لە ڕووی هەموو شتێک کە ئێستا باری دارایی کوردستان بە پێی پێویست نییە. باش پێت باشە یعنی هاوکاری خەڵکی فەقیر و هەژارەکان بکرێ بە تایبەتەوە چینی کرێکاران کە دەبینی ئەوان زیاتر پشت بە ئیشی بامڵێن داهاتی ڕۆژانە دەبەستن ینی هیچ موچەیەکی بێگومان هاوکاریان بکرێت بەڵێ بێگومان ینی دەبێت لایەنە پەیوەندەرەکان ئەوانە کە تۆزێک باڵەدەستن لە کەسە فەقیرەکان دەبێت تۆزێک چاویان لێ بکەن و ئاگایان لێ بێ. باشە لە مانجی ڕەمەزان زۆر جار هەندێک بامڵێن کێشەگرفت دێتە بەردەما وەکو تووڕەبوون هەڵچوون زۆر کێشە پیا دەبێت تۆ دوات بەسەر هاتووە. وەڵای من بخۆم حەلاقم یەک بخۆم کە لەگەڵ مشتری زۆر ئەرێ وەڵام لێ هاتیە. بۆ هۆکار چیەوە؟ ینی وەڵای هۆکارەکە ئەوێ لە ناخۆ ینی کە دەروونت مادی بوو مێشکت مادی بوو وڵات فعل بەرامبەرەکەت دەبێت. ڕاستە ئەگەر ئەو تووڕە بێت تۆش تووڕە بێ ئەو کێشە گرفتەکە زیاتر نابێت. مانجی ڕەمەزان مانجی لێبوردەیە و مانجی خۆشەویستیەکە کە دەبینی زۆر جار لە ناو شارەوە یاخود پیاسەیەکی بکەین زۆر جار حاڵەتانە دەبینی. بێگومان وەڵا ڕاست دەکەی دەبێت ئەو کەسانێک کە تۆزە مێشیان کە هیلاک دەبێت دەبێت خۆیان ساردکەنەوە بەرامبەرەکان ڕساوی ئەوەی بکە کە ئەو تۆزێک مێشی نالەبارە. باش چۆن کاتەکانی خۆت لە مانجی ڕەمەزاندا بەشت کردووە کاتەکانی کارەکان شەوان ئەوەندێکە لە دوکان تەواو دەبین سەردانی ئیسکان دەکەین نانەش دەخۆین و چکە بەپێی ئەوەی کە مەحەلاقین ڕۆژانە ناگەین ماڵ نامخۆین ڕووی لە مزگەفت و ئەوانە دەکەین ئەی بێگومان زۆری ژماندی دەبین. دەکارەکەی خۆتانانی ڕۆژی گرتن زۆر بەگرینەوە بێگومان حالفانیش بە ڕۆژی دەبین. خاستانەوە لای کاتی جێژنان زۆر ماندوو دەبنە مناسبەکانەوەکان حالفانیش بە ڕۆژ دەمێش بگوتم جێژنانیش ڕۆژی باقی خەڵکی مادی دەبین. دەستا خۆت سەرچاوم عەزیزی منی خۆشەویستم. بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوەی بیستی بوون ئەمە ڕاو بۆ چوونی هاوڵاتیانی شاری هەولێر بۆ لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان. سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون، سپاس بۆ کامیرەمانم ڕاکان وێنەکانی بۆ ئێوە گواستەوە. تا بەرنامەیەکی دیکە و تاڵقەیەکی دیکە ڕێزی خۆشەویستی من قوبوڵکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.